زیاتر لە 3 مانگ بەسەر ساڵی خوێندنی 2014 بۆ 2015 دا تێدەپەڕێت، بەڵام تا ئێستا وەزارەتی خوێندنی باڵا نازانێت ئەم ساڵ چەند فێرخواز خوێندنیان تەواو کردووە. ئەوانەی کە دەرچوون و ئاهەنگ دەگێڕن دڵخۆشن بەوەی بوون بە خاوەنی بڕوانامە، بەڵام بیریان لای ئەوەیە کەی دەتوانن بە بڕوانامەکەیان کارێک بدۆزنەوە و بێکار دانەنیشن. ئەمانەگەر پێشتر خێزانێک لە پشتیان بوو بێت و تێچووی خوێندنەکەی بۆ دابین کردبن، ئێدی لێرە بدواوە لەسەریان پێویستە بە بڕوانامەکەیان ببن بە خاوەنی کاری خۆیان. ئامانجەکانی گەلی کوردستاندا من هیلاکێکی زۆر هەوڵێکی زۆرم دا تاکو بڕوانامەکەم بدەسێنەوە و ئەرکی لایەنە پەیوەنددارەکان و حکوومەتە کە شوێنێک بۆ من هەبێت کە ئەو هیلاکێم بەزیان نەچێت و بتوانم خزمەت بکەم. ڕۆژێکی زۆر خۆشە خۆم و هاوڕێکانم کە لە دوامەوەین زۆر هەست بە خۆشیەکەین. ئێستا ئەزانین کە مادووبوونەکەمان بە فیڕۆ نەچووە و هەمومان خاوەن شەهادەین. بۆ ساڵی خوێندنی 2014 بۆ 2015 بەتەنها لە زانکۆی سلێمانیدا زیاتر لە 4300 فێرخواز ئاهەنگی دەرچوونیان ئەنجامدا. دوایین ڕیزبەندی دەستگای ئەکادیمی QS بۆ پلەبەندی زانکۆکانی جیهان، زانکۆکەمان لەسەر ئاسی زانکۆکانی وڵاتانی عەرەبی لە پلەی 57میندایە و لەسەر ئاسی زانکۆکانی عێراق لە پلەی 5ەم و لەسەر ئاسی زانکۆکانی هەرێمی کوردستانیش لە پلەی 1ەم دادێت. ئەم ئاستە بەرزەی زانکۆی سلێمانی شانازیەکی گەورەیە بۆ هەمووان. بەپێی راپۆرتێکی نیانی وەزارەتی خوێندنی باڵا کە بۆ ئەنجومەنی وەزیرانی ناردووە و پێشتر NRT بڵاوی کردووەتەوە، تیایدا وەزارەتی خوێندنی باڵادان بۆوەدا دەنێت کە ساڵانە ژمارەیەکی یەجگار زۆر لە هەڵگری بڕوانامەی بەکالۆرس بەرهەم دەهێنێت بەبێ ئەوەی بازاڕی کاری هەرێم پێویستی پێیان هەبێت. هەر لە راپۆرتەکەدا وەزارەتی خوێندنی باڵا ئاماژەی بەوە کردووە بەهۆی زۆری ژمارەی وەرگرتن لە زانکۆکان و نەگونجان لەگەڵ ژێرخان و پێداویستەکانی پرۆسەی خوێندن، ئاستی فێربوون و زانیاری دەرچووان لاواز بووە. ڕێژەی دەرچوان لەگەڵ زیادبوونی بێکاری زیادەکە لەبەرەوەی بە تاکید وەکوتمان ئەو اختصاص و پسپۆرانەی کە داواکەن لە بازاری کاردا ئەوانە نین کە لە دەرچوانی زانکۆن یاخود ئەو زانستێکی پێیانە خاوەنکاریش ئامادە نییە کەسانی کە لە اختصاسەکە نین یاخود بە پێویست نین بیان خاتەکار و وەکو تێچوون وەکو ئوجور وەکو کرێ لەسەری حسابە، بەڵام سێرەکەی جەناب وەکو بەرهەمەکە لەو توانە و لەو ئیمکانیەتیان نییە، بۆیە ئەو بۆشای دروستە بێ لە نێوان دەرچوانی زانکۆوە بازاری کاردا. لە ساڵی 2012 حکوومەتی هەرێم بە فەرمی هیچ پرۆسەیەکی بۆ دامەزراندنی دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان نەڕەخساندووە. تەنها لە ساڵی 2013 و 2014دا بۆ وەزارەتی پەروەردە ژمارەیەک دەرچوو بە گرێبەست دامەزراون، بەڵام بەپێی ئامارەکان ڕێژەی دەرچوون ساڵ لە دوای ساڵ زیاد دەکات. بە شێوەیەک لە ساڵی 2011 بۆ 2012 26213 دەرچوو هەبووە، لە ساڵی 2012 بۆ 2013دا 27873 دەرچوو هەبووە، لە ساڵی 2013 بۆ 2014 29403 دەرچوو هەبووە. ئەگەر ئەم ساڵی ژمارەی دەرچووان هاوشێوەی ساڵانی پێشوو بێت، ئەوە لە ساڵی 2011 تا ئێستا زیاتر لە 112,000 فێرخواز بە تەنها لە زانکۆ و پەیمانگا حکوومیەکان دەرچوون. تەنها لە ساڵی 2011دا 25,000 دەرچوو دامەزراون، واتە ئێستا نزیکەی 87,000 دەرچوو لە دەرەوەی پرۆسەی دامەزراندن ماونەتەوە. بەپێی ژمارەکان بێت ساڵ بە ساڵ ژمارەی دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان ڕوو لە زیادبوونە، بەڵام دەوترێت هێشتا زانکۆ و پەیمانگاکان نەیانتوانیوە بەپێی پێویستی ئەمڕۆی بازار کادری پێشکەوتوو بەرهەم بهێنن. ئاوات محمودیان ئارتی، سلێمانی.